دوێنێ برایەک تەلیفۆنی بۆم کرد وەڵڵاهی پرسیارێکی وا سەیر کرد زۆر لە جێگای خۆمەوە زۆر سەرسام بووم وتی مامۆستا دەبێت لە جێژنا نەڕۆم سەردانی ماڵ باوکم بکەم سەردانی دایکم نەکەم وتم بۆ برای بەڕێزم وتی آخر من کێشەم هەیە لەگەڵ براکەم لەسەر چەند شتێکی دنیاوی حەز ناکەم بچم لەوێ بیان بینم سبحان الله وتم برام ڕەمەزان بە ڕۆژوو بووی وتی بەڵێ وتم تەراویحت ئەکرد وتی بەڵێ هی وتم تۆ ڕەمەزان بە ڕۆژوو بووی قورئان دەتخوێن ئەی گوێت لێ نەبووە پێغەمبەر دەفەرمێت عەلەیهی السەڵاتو وەسسەلام دوو کەس لە یەک کاترازان عاجزیە کەوتە نێوانیان ئەوە کردەوەکانیان بەرزەوە نابێت تا وەکو ئاش دەبنەوە وتم قڕ بەسەرت وریابە بگەڕێەوە بۆ ئەوەی ئەو نوێژ و ڕۆژوەت قبوڵ بێ خێرا سڵحێک بکە لەگەڵ براکەت خوشکتە سەری لێ بدە مەڵێ وەڵڵاهی آخر ئەو خراب بوو لەسەر تا تۆ بڕۆی دەست پێش خەر بیت بڕۆ ئەوە لەسەر خۆت لابەرە برای بەڕێزم